بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. ناکۆکیەکانی ئێران و بەریتانیا لەبارەی دەست بە سەراگرتنی کەشتیە نەوتیەکان ڕووی لە ئاڵۆزبوون، هەروە حکوومەتی بەریتانیا بە فەرمی داوا لە ئێران دەکات کە سەرنشینانی کەشتیە نەوتیەکە ئازاد بکات. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی بەهرۆز جعفەر بەڕێوەبەری پەیمانگای مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی، هەروەها لە بەریتانیا و ئاریان تاوەگۆزی ماستەر لە یاسا و دیبلۆماتەتی نێودوڵەتی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. گرژیەکانی نێوان ئێران و بەریتانیا لەبارەی کەشتیە نەوتیەکان ڕووی لە هەڵکشانە و کۆماری ئیسلامی ئێرانیش تۆماری ڤیدیۆیی کەشتیە بەریتانیەکەی بڵاو کردەوە. هەینی ڕابردوو 19 تەمووز ئێران لا گەروی هورمز دەستی بەسەر کەشتێکی نەوتەڵگری بەریتانیادا گرت. ئەمەش وە کاردانەوەیەک لە دژی بەریتانیا دوای ئەوەی لە سەرەتای مانگا دەستی بەسەر کەشتێکی نەوتەڵگری ئێران لا گەروی جەبەل تاریقدا گرت. میدیاکانی ئێرانیش تۆماری ڤیدیۆیی کەشتیا دەست بە سەرکراوەکەی بەریتانیایان بڵاو کردەوە کە تێدا سوپای پاسداران ئاڵای بەریتانیا لەسەر کەشتێکە لا دەبن و ئاڵای وڵاتەکەیان لە شوێنی دادەنێن. لەلایەکی دیکەوە بەریتانیا بە فەرمی داوای ئازادکردنی سەرنشینانی کەشتێکە لە ئێران دەکات. وتەبێژی سەرۆکوەزیرانی بەریتانیا لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دەست بە سەرداگرتنی کەشتیە نەوتیەکە نایاساییە و پێویستە دەست بەجێ ستافەکەی ئازاد بکرێن. دەست بە سەرداگرتنی کەشتەکەی ئێران لە سەرەتای ئەم مانگە لەلایەن حکوومەتی خۆبەڕێوەبەری جەبەل تاریقی سەر بە بەریتانیا کە دەکەوێتە باشووری وڵاتی ئیسپانیا لەسەر داوای ئەمریکا بوو. دواتریش ئێران کەشتێکی بەریتانی دەست بە سەرداگرت کەچی ئەمریکا دەڵێت دەبێت بەریتانیا خۆی کەشتیە نەوتیەکانی بپارێزێت. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند پێویستە بەریتانیا کەشتیە نەوتیەکانی خۆی بپارێزێت. ویلایەتە یەکگرتووەکان ناچێتە ناو ئەو بابەتەوە. وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وتیشی ئەمریکا نایەوێت لەگەڵ ئێران جەنگ ئەنجام بدات. هاوکات محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران لە تویتەر باس لەوە دەکات جۆن بۆڵتن ڕاوێژکاری یاسایشی نەتەوەی ئەمریکا شکستی هێنالەوەی دۆناڵد ترامپ ڕابکێشێتە ناو جەنگ، ئێستا هەوڵ دەدات بەریتانیا تووشی شەڕ بکات. دوای ئەوەی لە ساڵی 2017 ئەمریکا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی وڵاتانی پێنجکۆیەک کشایەوە، دواتریش بە 2 قۆناغ سزای ئابووری بە سەر ئێراندا سەپاند. ئەمەش گرژیەکانی نێوان ئەو دوو وڵاتەی گەیان دەلووتکە. لە مانگەشدا ئێران فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئەمریکای خستە خوارەوە. لە دوایین گۆڕانکاریشدا دەست بە سەرداگرتنی کەشتێکی نەوتی بەریتانیا لەلایەن ئێران ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتەی لێکەوتوێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک بەهرۆز بەخێر بێنگە سەرەتا لە بەڕێستان و دەست پێ بکەین. پێ دوایەوە کاری ئاڵۆزبوونی پەیوەندەکانی بەریتانیا و ئێران تەنها پەیوەندی بە و مەسەلەی دەست بەسەراگرتنی کەشتی نەوتی هەردوو لاوە یاخود پەیوەندی بە ڕێکەوتنامەی ئەتۆمیشەوەی. زۆر سپاس بۆم دەرفەتە. حقیقەتەن ئێستا بەلای چاودێرانی سیاسی و بەلای خەڵک و بەلای خوێنەریشەوە پرسیاری ئەوە دروست بووە کە بەریتانیا و ئێران پەیوەندی کێجگار لە مێژینیان هەیە، بۆچی ئەم گرژانە دروست بوو. من بۆ ئەوەی کە لە بەرنامەکە باشتر قوڵتر بینەوە پیاچونەوەیەکی سەریع بە تاریخی پەیوەندیەکانی ئێران و بەریتانیاکەین. دیارە مێژووی پەیوەندیەکانی بەریتانیا و ئێرانە گەڕێتەوە بۆ سەدەی 15 بۆ سەردەمی ئیدواردی شەشەم و لە ئێرانیش سەردەمی سەفەویەکان کە ئەو کاتە بەریتانیا حەریری ئاوریشمی لە ئێرانەوە ئێران ئاوریشمی ناردە دەرەوە، بەریتانیاش بەزایە حشتومەکی خۆی ناردە ناو ئێرانەوە. بەو شێوەیە لە قۆناغی دووهەما کە هەر لە سەردەمی سەفەویەکانە ئەو سەردەمە سەدەی 15 بەریتانیا تەمرین و تەدریبی کەوادری جونجی و عەسکەری ئێرانی کردووە ناو ئێرانە و ئەوانە و هێزی بۆ تۆکمەکردنەوەتان توانین بڵێن هێزی ئێران بەریتانیا لە سەدەی 15 بە دواوە تەمکینی کردوون. دوای ئەوە حتا لە سەردەمی قاجاریەکانیشە تر ئێستعماری
لەبەری بەریتانی لەو پەڕی گەشەکردنایە کە کۆتایی سەدەی هەژدە و سەدەی 19 لەگەڵ رووسیا ئێران دەبێ بە کێشەیان بە زەختی بەریتانیا لە هەردوو پەیماننامەی گوڵستان و تورکمانجایە ئێران لە دوو ناوچەی گرنگی خۆی لە شیمالەوە خۆش دەبێت ناوچەی ئەریێوان و خونچەشان شتێکی وایە خۆش دەبێت بۆ رووسیا و هەر لەژێر ئەو پەیماننامەیەشدا بەریتانیا دەسەگرێ بەسەر ئاوەکانی خەلیجاواتە ئەم بۆعدەیی کە ئێستا هەیەی مەسەلەی ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی ئێران و بەریتانیا بۆعدی تاریخی هەیە لە سەردەمی قاجارەکانە ئێران ئیجباری کرا و بەریتانیا دەستی ڕۆشتووە هەیمەنەی هەبوو بەسەر ئێران و دەستی گردو بەسەر ئاوەکانی خەلیجا و ناوچانەی نزیکی هندستان و مرکزی استعمار و داگیرکاری بەریتانیا و ئیمپریالیزم بووە حت ئەم پەیوەندیانە بەردەوام ئەبن لە سەردەمی شاشە لە سەردەمی پەهلەویەتیشدا هەر بەردەوام ئەبن بەڵام بۆ ئەوەی زیاتر ئەم گفتوگویە ینی درێژێک پێدەین پەیوەندیەکانی ئێران و بەریتانیا لە دوای شۆڕشی سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی لە ساڵی 1970 کۆتایی پێدێ کۆتایی بەم پەیوەندیانە دێەوە ینی مێژووی شۆڕش لە ئێرانە شۆڕشی ئێران ساڵی 1970 هاوکێشە سیاسیەکانی لە ڕۆژاتی ناوەڕاستدا کرد بە دووبە لە شۆ لە جیهانیشدا پەیوەندی نێودەوڵەتەکان ڕەوتی پەیوەندی نێودەوڵەتەکانی گۆڕی بە هەمان شێوە پەیوەندیەکانی ئێران و بەریتانیا کە نزیکەی 500 ساڵێک پەیوەندیانە بوو پەیوەندیەکانیان لە ساڵی 1970 کێشەی تێکەوتووە و ساڵی لە شەڕی ئێران عێراق شتاکانە بە هەمان شێوە طبعا عێراق وەرەسەکەی یان وارسەکەی بریتە لە بەریتانیا و ئینگلیز دروستی کردو لە وڵاتە پاڵپشتی عێراقەکەن و دوای ساڵی 1970 لەسەر کێشەی فکری و ئەوەی کە بەریتانیەکان دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلامیانە کرد و خومینی جاری کوشتنی سەلمان ڕۆژدیدا کە کتێبی ئاەتە شەیتانیەکانی نووسی بەمە پەیوەندیەکانی ئاڵۆز کردووە ئیتر بەم شێوەی لە ساڵی 1990 کە خۆتە زانی جەنگی سارد کۆتایی پێدێ تەبدیلیان دەستا و دەستکردنی ئیستعماریان ئیمپریالیزم لەم ناوچەیە ڕوەدا لە ناوچەی خەلیجە ئەمریکا دەست وەرەدا لە ناوچەی خەلیج و بەریتانیا کشانەوەیەکی زیاتر بەخۆیەوە ئەبینێت ئیتر لەو کاتەوە ئەمریکا سەیدی چۆنەڵی ئەم ناوچەی ڕۆژهاتی ناوەڕاست و ئاوەکانی خەلیجە و پەیوەندەکانی بەریتانیا و ئاوە دەریایەکانی ئێستا مەسەڵەن گەروی هورموز ئاوە دەریانی دوڵەتەکانی ترە مافی هەموو وڵاتانە چۆنیانی مامەڵی پێوە بکەن لە مەسەلەی کشتی بازرگانی مەسەلەی بازرگانی نێودوڵەتی خۆی ئێمە دووشتمانە یاسای نێودەوڵەتی کە ئەو ئاوانەی کە دوو وڵات ئەبرن ئەمە بە پێی یاسا نێودەوڵەتیەکان تەحەکوم بۆکرێت بەڵام ئێمە کە لە زمانی ئەو ڕەوتە مێژوویە باسمان لە مێژووی ئیستعمار و مێژووی پەیوەندیەکانی پەیوەندی نێودەوڵەتیەکان کرد عادەتەن پەیوەندی نێودەوڵەتیەکان زیاتر مەسەلەی هێز مەسەلەی پاوەر تایدا بەرباسە و تایدا ینی ئەولوێتی هەیە مەسەلەی هێز بۆیە ئەوەشی کە هێز پەیوەندیەکانی هێز دیاری ئەکا لە نێوان دوو یەکەی نێودەوڵەتیە ئێمە قسە لەسەر ئەمە ئەکەین لەم بەرنامەیە بۆیە جیۆپۆلیتیک یاخود پێگەی گرنگی جوگرافیا گرنگی خۆی هەبوو لە مێژووە بۆیە دەبینین لە جەبەل تاریخ لە دەریای ناوەڕاست لە قۆبرس لە خەلیجی عەرەبی لە هەر شوێنێک گەرویەک یان ناوچەیەک یان ناوچەیەکی ئاوی استراتیژی هەبوو بێت ئیستعمار لەوێ بووە ئیمپریالیزم لەوێ بووە و بۆیە بەریتانیاش هەر لەم ناوچانە بووە و لە هیندستان بووە و بۆی سەیتەرە بکا بەسەر ئەم ناوچانەیە ئێستا کە پەیوەندیەکانی بەریتانیا و ئێران گرشی تێکەوتووە هەڵبەت پەیوەندی بە کشانەوەی ئەمریکاوە هەیە لە ڕێکەوتنە ئەتۆمیەکە ئەکرێت بەرنامەکە ئێستا بەرنامەکە دواتر قسەی زیاتر لەسەر کاک یاریان سوپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە کەشتی نەوتیە بەریتانیەکە تا ئێستا چووکە باز لە ژمارەی 3 کەشتی دەکرێت ڕوون بۆ تۆ کە چەند کەشتی نەوتی بەریتانی لەلایەن ئێرانەوە دەستی بە سەداگیرا دوایەوەی کە حکوومەتی خۆ بەڕێوەبەری جەبەل تارێک لە سەرەتای مانگە دەستی بە سەر کەشتێکی نەوتی ئێراندا کرد سڵاو بەڕێستە سڵاو بۆ میوانەکە و هەروەها بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێیان پێویستە هەندێکشت لێرەیە ڕوون بکرێتەوە ڕاستی وەکو کەشتەکانی بەریتانیا یەکێک لەو شتانیکەوە لەواچێ لە میدیە تا سەد بەرچاو نەبێ یان بینەران ئاگاداری نەبن ئەویژەوەیە کە ئەو کەشتی کە لە ئێران گیراوە بە تایبەتی کەشتی سانتا ئاسڵەن خاوەنەکەی نە بەریتانیا و نە کەشتێکەش بەریتانیا بەڵام تەنها ئەوەیەکەوە هەڵگری ئاڵای بەریتانیایە کەشتی و خاوەنی کەشتێک ئاسڵ خۆیان سویدین ئەو تاقیمەکەی بۆ کەسانەشی کە تێیا بوون وەکو کەسێکی بەریتانی تیا نییە نزیکی 18 کەسیان خەڵکی هیندستانە و چەند وڵاتێکی کە بەڵام کاتێکەوە باز لە یاسای کەشتیوانی جیهانی نێودەوڵەتی کرێ ئەو کاتە کەشتێکە هەڵگری ئەتوانێت بێ بە هەڵگری ئاڵای وڵاتێکە ئەو وڵاتە دەبێت پارێزگاری لەو کەشتێکە لەبەرەوە کەشتێکە زیاتر بە کەشتێکی بەریتانی بەناوبانگە ناسراوە بەڵام مەرۆک و ڕوونکردنەوەی سمۆیان بزان کەوا نە کەشتێکە نەخاوەنی
کەشتێکە بریتانی بەڵی بۆچی پەیوەندەکانی ئێران و بەریتانی ئالۆز کردووە گەر کەشتێکە مەسەلەن خاوەنی کەشتێکەش بەریتانی نەبێت؟ بەڵێ مەبەستەکە لێرایەکەوە ئێمە سەر یاسای پاراستنی کەشتی کاتێکەوە کەشتی هەڵگیری ئاڵای وڵاتێکە و ئەو کەشتێ لە وڵاتێک تۆمارەکرێت ئەم کەشتیە تۆمار کراوە لە بریتانیا و لەبەرەوە هەڵگیری ئاڵای بریتانیا بەڵام مەبەستم لە خاوەنداریەتەکەی لێرە خاوەنداریەتی لە ئاڵاکەیەتی کەوا بریتانیایکە و ئەو کەشتی وەکو چۆنەڵێ وەکو بەشێک لە خاکی بریتانیاتوان لێ تەماشا بکرێت ئێمە گەر تەماشای یاسای نێودەوڵەتی کەشتیوانی بکەین تەماشاکەی وڵاتانێکی وەکو لایبیریا وەکو پانەما بە هەزاران کەشتی تیا تۆمار کراوە بە هەزاران ئاڵای پانەماوەڕای لایبیریا بۆ نمونە بەسەر ئەو کەشتیانەوە کە لە ئەسڵا خۆیان لەواچە خاوەنی بیسی کەشتی نەبن کە 3-4 کەشتی بە ناویانەوێ لەبەروی هەندێک لەو وڵاتانە یانەوەی مافی کرێکار لەسەر کەشتێکە مافی کرێکارەکە بۆ شێوازە پارێزراو نییە یانەوەیەکەوە حاڵەتی ئەوەی لایەنی بیمەی و لایەنی هەڵسو کەوتکردن بە کەشتێکەوە لە وڵاتی بۆ وڵاتێکی کە تونترە بەڵام لێرە با لەو باسییان بگوزارێن مۆزوعەکە ئێستا بریتانیا و ئێرانە بە دڵنیاییەوە و قەزەکە لەو کاتەشەوە زیاتر دەتوانین بڵێن زەق بوویەوە کە کەشتیکی ئێرانی هەڵگیری ئاڵای ئێرانی لە نزیکی جەبەل تارق کەەوە ناوچەیەکی سەر بە شانشینی یەکگرتووە بەریتانیایە لێوە هێزەکانی دەریای بریتانی ئەو کەشتێکی ئێرانیان دەست بەسەر کرد ئەوبەتە کەشتێکە بەو بەهانەیە گیراوە بریتانیا گرتوێتی کەوا یاسای گەمارۆکانی سەر سووریا شکاندووە کە ئەو نەوتێکی پێ نەوتەکە بەرەو سووریا ڕ ئەمە تەنها لەو حاڵەتایە بەڵام کاتێکەوە لەبەر ئێوەشەکەەوە ئێستا فەڕەنسا و بریتانیا تا حدێکی باش ینی هەرچەندێکەوە بریتانیا لە یەکێتی ئەوروپایەتە دەرەوە ئەوانە یانوێ پشتگیری بریتانیا بکەن لەوەیکەوە ئەوەی کەوا ئێران کردوێتی یاسایەکی نێودەوڵەتی پێشێل کردو کە یاسای کەشتی ڕوانیە و هەروەها ئاوەکان ئاوی دەریای وڵاتەکانیان سنووری ئاوی وڵاتانی کەواتەیە بەڵێ ئەی سەبارەت بە ینی چوو بۆ نمونە بەرپرسانی ئێران دەڵێن مەسەرەن ئەوەی بەریتانیاش ئایا پێشێلکردنی مەسەرەن سنووری ئاوی نێودەوڵەتی و یاسای کەشتیوانی لە جەبەل تارێک یاخود جیاوازە لەوەی کە لە گەروی هورموز دەستی بەسەداگیراوە لێرە بێمە دووشت بە یەک ژیاکەینەوەی چانەوەی یاسای نێودەوڵەتی چانەوەی سیاسەتی نێودەوڵەتیە ینی مەرجنی ئەم دووشتە یەک بگرنەوە کاتێککە باس یاسای نێودەوڵەتیەکەین باشە بابین بۆ نمونە ئەوەی ئێران لە یەک بدەینەوە یەکێک هەڵیان سەنگێنی کاتێککە باز لە کەشتێکی ئێرانەکەین ئایا ئەم نەوتەی لەناو ئەم کەشتەیە بۆ سووریا ڕ ئایا ئەمە پێشێلکاری ئەو سزایانەیەکەوە یەکێتی ئەوروپا بەسەر سووریایە داوە ئەمە وەکو یاساکەیە کامیان پاسە کامیان ڕازمی ئەویان شتێکە لەواچە پێویستی بە لیژنەیەکی لێکۆڵینەوەیە لەوبارەوە بەڵام ئێمە ئێرە لە منافسەیەکی گەورەتر لە یاساین ئێمە لە منافسەیەکی جیۆپۆلیتیک لە منافسەیەکی سیاسی ناوچەکەیان یاتوانرێ بکشێتەوە ینی بگەڕێنەوە بۆ سەمبیدایەتی دروستکردنی شەڕی سووریا یا کێشەی ئیسرائیل لوبنان حیزب الله ئیسرائیل ینی کێشەکەی کێشەیەکە چەند جەمجیە ینی یەکلایەنی تایبەتی نییە وهروەها بۆ مەسایلی کەشتەکەی بریتانیاش کەشتی بریتانیاش بەپێی ئەو سیناریۆی کەوا بریتانیا باسیەکە ئەو کەشتیە نەچۆتە خاکی یان ئاوەکانی ئێرانەوە بەپێی یاسای نێودەوڵەتی تۆ خاوەنی سنووری ئاوی خۆتی کە لە سنوورەکەی خۆتۆڵ بەتە تۆزە لەمە جەنجاتڵە بێرەمەوە بە سادەی بۆ بینەرانکەوە حاڵی بنلی ئەویش 25 مایڵە لەسەر سنوورەکەەوە لە خاکەوە بۆ ناو ئاو 25 مایڵی بە خاکی سنووری تۆ حسابی بۆ کرێت جا بۆ بە سیناریۆی بریتانی کە بەڵێ ئەم کەشتیە هەر لە ئاوەکانی ئاوی نێودەوڵەتیە بوون چۆتە ناو سنووری ئێرانەوە بەڵام ئێران بە دژیەوە قساکە یا پێی وایە نەخێت بریتانیا کەشتەکانی پەیوە بەڵێ سەبارەت بە مامەڵکردن بە ئاوی نێودەوڵەتی چۆن هەر وڵاتێک ئایا بۆ نمونە ئازادە مەسەڵەن کێ پارێزگاری لە ڕێڕەوی ئاوی نێودەوڵەتی دەکات ئەو ئەوانەی کە ئاوی نێودەوڵەتی و بازرگانی نەوت و بازرگانی دیکەشیان تێدا ئەنجام دەدرێت ئاوە نێودەوڵەتیەکان شتێکمان نییە ئێمە پێی بوترێکەوە پۆلیسێکی نێودەوڵەتیمان نییە کەەوە ئەم پۆلیسە بتوانێت پارێزگاری لەم ئاوانە بکات لەبەرەوە لێرە ئێمە تەماشاکەینەوەیەکەوە هێزدار بێ هێزە خوات و لەبەرەوەی ئێمە ئاگاداریکەوە بۆ نمونە وڵاتە زلهێزەکان چەندێکەوە بە چەندێک سەربازی بۆ نمونە زەوینی بەخێوەکەن یان چەندێک تانک دروستەکەن کە لەسەر زەوی شەڕیان بۆ بکە ئەوە نەژێر دەریایی یان زیاتر پەرە بە کەشتیە سەربازیان نادرێن کە هەیە و ئێمە ئەو کەشتێزە بەلاحانە بینین کە بەدەیانیان نتوانین بڵین بە سەدان
فڕۆکە هەڵەگرێت یا مەسەلەن بە هەزاران تانکە هەڵەگرێت ئەمە ئەڵبەتە بۆ ئەوەیەکەوە توانای ئەو هێزەی خۆی بەڵانسی هێزی خۆی هەمیشە لە سەرویەوە ڕاگرێت لە سەروی هێزەکانی کەوە بۆی بتوانێت کە دەسەڵاتی کەشتیڕانی یا مەسەلەن دەسەڵاتێکی زیاتری لەناو ئاوە نێودەوڵەتیەکانە هەبێت. ئێمە ئەلبەتە یاسای نێودەوڵەتیمان هەیە بۆ ئەوەی کەوا سنووری وڵاتەکان کوێیە بۆ ئاوەکان، بەڵام وەکو سنووری ئاوەکان بە هەمان شێوازی سنووری سەرزەوی ئەتوانێت کێشە لەسەر بێ هەندێکجار ئەتوانێت جێگای مشتوبڕ بێ. ئەوەش کەوا پێویستە دادگای نێودەوڵەتی مەسەڵەن دادگایەکمان هەیە سەبارەت بە سنوورە ئاویەکان بە کەشتیڕانی کە ویش دادگایەکە لە هامبۆرگی ئەڵمانیایە کە زیاترم کێشانە یەکلا کاتەوە. ئەلبەتە کێشە ئاویەکان یا کێشتی کەشتیوانی ئەتوانی هەم لە ناو وڵاتانە بێت ناو کۆمپانیەکان. بەڵێ سوپاس دەکەین کاک بەهۆز گەرم وڵای بەڕێز سەبارەت بە گەروی هورموز گەرویکی مەسەلەن گرینگە ئێران چەندە هەیمەنەی بەسەرم گەروی هورموز هەیە کە مەسەلەن ئێستا لەوێ دەستی بەسەر کەشتی داگرتووە بن و کەشتی نەوتی خۆی ئەوەی کە ئێستا باسی گەروی هورموز دەکرێت ئێران لە دیسەمبەر مانگی 12 2016 هەیمەنی کردو بەسەر گەروی هورمزدا، یعنی لە ساڵ لە کۆتایی 2016 ئێران سەیتەرەی هەیە بەسەر گەروی هورمزدا و دەستی گردو بەسەر ئەوەیە. بەڵام ئەوەی کە زۆربەی چاودێران بە هەڵەیە ئاچون پیانوا بوو کە ئێران ناتوانێت لەوە زیاتر هەیمەنە بک بەسەر گەروی هورمزا و کێشە و تەشقەڵە بکات دروست بکات لە گەروی هورمزا. زۆربەی چاودێرە نێودەوڵەتیەکان لەمەدا بە هەڵە چوونەوەی کە ئێمە دەیبینین بە تایبەتی لە ئەپرێل لە مانگی 4 ساڵی 2010 کە دۆناڵد ترامپ ڕایگەیاند لە ڕێکەوتنامە ئاتۆمێکە ئەکشێتەوە هەموو پیانوا بوو کە ئێران زوو خۆی بەدەستەوە ئەداد یان چەند کارتێکی دانوستانە یا بەدەستەوە بۆ ئەوەی کە پابند بێ بەسەر مەرجەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا خۆدە و وڵاتانی کە سزایان خصوص سەر ئێران. بەڵام ئەمەی کە ئێمە ئەیبینین ئێران هەموو ڕۆژێک لە ڕێگەی ئەنساڕوڵای یەمەنەوە کە گروپێکی نزیکن لە ئێرانەوە هێرشەکاتە سەر سعودی و کێشە بوو بۆ ڕێنەوتەکانی سعودی دروست دەکات. ئەگەر سەیری ئەنساڕوڵای یەمەن کەی لیان بڕوانی وەکو گروپ ناتوانن پارچە باغەیەک لەو زەویا دروست بکەن، بەڵام بە فڕۆکەی بێفڕەکەوان هێرشەکەنە سەر بەرژەوەندی هاوپەیمانێکی گەورەی ئەمریکا کە ئێستا دێمە سەری هاوپەیمانێتەکە لە کوێدا هەیە لە نێوان سعودی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا. لە لوبنان بە هەمان شێو لە ساڵی 2006 حیزبوڵا کێشە بۆ ئیسرائیل دروستەکە کە هاوپەیمانی ئەمریکان. لە عێراق قۆتەزانی حەشدی شەعبی لەم ڕۆژانەی دوایە تێکەڵ بە هێزەکانی سوپایی ئەوکرانەوە شەڕی بەرژەوەندەکانی خۆی پێ ئەکا ئێران. یعنی ئێران توانیوێتی لە ناوچەکەیە سەرێشەیەکی گەورە بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا و بەریتانیا و ویلایەتە یەکگرتووەکان بەگشتی دروست بکە. ئەمە وای گەروی هورمزیش لە چوارچێوەی ئەمەدایە. گەروی هورمز 140 شتومەکی ئەم جیهانە بەوم گەروە لە هەر شش خولەوت یاخود هەموو موزە کاڵاش بە هەمان شێوە خۆی جنوبی ئاسیا یعنی هەموو خۆی لە گەروی هورمزەوە چێتە خەلیجی عەمان لەوێتر بەو ئاوانە ئەچێتە خوارەوە تا ئەچێتە یابان و ئەچێتە چین و چێتە هەموو وڵاتانی کە ئەسوڕێتەوە سەنگەفورە هەموو ئەوانە ئەم کاڵایانە بۆ نمونەگەر تۆ گەروی هورمزدا بخری هیچ کاڵایەکی یابانی یان تەکنۆلۆژیایەک ڕەنگە نەگاتە ئەم ناوچانە وا بە ئاسانی. لەبەرەوە یعنی ئێران ئەبین لە گەروی هورمزیشا تەنها لە ماوەی ئەم دوو مانگەیە لە سەرەتای حوزەیرانەوە بۆ ئێستا 6 جار هێرشی کردووە سەر کەشتێ نەوتەکان و تەشقەڵەی پیاکردون. ئەو ڕۆژەی کە شینزۆ ئابە سەرۆک وەزیرانی یابان هاتبوو بۆ میدیشن بۆ ناونگیری نێوان ئێران و ئەمریکا کە گەڕایەوە چەند سەعاتێک دوایەوە ئێرانیەکان هێرشیان کردە سەر کەشتێکی یابانی بۆمبێکی موگناتیزیان تێگرت و دیارە بە پێچاوی فڕۆکەکانی چاودێری کامێراوە کە ئەو بۆن بە موگناتیزەی کە ئێرانەکان ئەیگرن لە کەشتێ نەوتێکە یابان پێوەی ئەنووسێت و ناتەقێتەوە چن بە پەلەلیە کاتەوە کەشتێکی ئێرانی. یعنی ئەمە دەلالەتەوەیە کە ئێران ئاماژە بە یابانە یاد کە تۆ ناتوانانی جارێکی تر نەوتی ناوچە عەرەبیەکان بجێزیتەوە بەرەو یابانی بی نەوتەکەی ئێرانیش فرامۆش بکرێ. ئێران ساڵی پار ڕێک بە دروستی ساڵێک بەژێستە 2.5 ملیۆن بەرمیل نەوتی هەنان دەکردەوە. ئێستا نزیکەی 500 بۆ 600 هزار بەرمیل نەوتە. ئەمڕۆ من تەقریرێکم خوێندەوە نەکرد تەقریر معلوماتی جدیش هەیە کە ئێران ئێستا لە خەلیجی بەسرەوە نەوتەکەی خۆی بە ڕێگەی عێراقەوە ساغەکاتەوە یان بە ڕێگەی ئەوراقی دیکەوە نەوتە ساغەکەنەوە بۆ کەشتی وەرەقەی بۆ دروست دەکەن و ئەفرۆشێت. ئەم شتانە هەیە ئەمیشەکانش باش لەمە ئاگادارن. یعنی ئەم زروفەی ئێران دروستی کردو زروفێکە سەرێشاویە یعنی تەقبول ناکرێت بەلای بەریتانیا و بەلای ئەمریکا گەمارەی خستووە سەر ئێران بۆ نمونەندێک وڵاتی تریش پشتگیری دەکەن سەکەمیان براوە بوون لەو یارەی کە دەستی پێکراوە. خۆی دوو جۆر ئەوە هەیە. ئەم هەڕەشانی کە لە سەرتاوە دۆناڵد ترامپ کردی لە ئێران و
ئێران مەلی نەدا بە داواکاریەکانی ئەمریکا ئێستا لە ناو خۆیدا ڕێی عامی ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا پرسیار کەوت نەکرد ویلایەتە یەکگرتووەکان لە سەرئاستێکی جیهانی گلۆبالیشدا پرسیار کەوتوتە سەر شەخسیەت و کەسایەتی معنەوی ئەمریکا چونکە تۆ سەیریکە قەزەیەکە بریتێ لە قەزەی نەوت ئێمە بۆچی نەوت بە دۆلار ئەفرۆشین بۆچی بە یۆرۆ نایفرۆشین یا بۆچی بە دراوێکی دیکە نایفرۆشین نەودیانی دۆلاریش ئەو کاڵایەکە تا ئێستا 90% بازار ڕابوریەکانی گیان مامەڵی پێوە دەکەن خوێنی جەستەی سەرمایەداریە دۆلار بۆیە دۆلار بریتێ لە کەسێتی ئەمریکا کەسێتێکی گەورەی هەیە لە ڕووی ئابوووریەوە هەژمونێکی گەورەی هەیە بەسەر ئەم گیانەدا 750 بنکەی سەربازی لە 130 دەوڵەتی ئەم گیانەدا هەیە بۆیە ئەگەر ئەمریکا بریتێ لەم هێزە گەورەیە ئەوە تا لە بەرامبەر ئێرانە پرسیار کەوتوتە سەر کەسێتی معنەوی شخصێتی معنەوی ئەمریکا مەسەڵەن کەوتوتە سەر کەسێتی ئەو پرسیارە ئەوەیە کە تاوەکو ئێستاش چ کۆنگرێز و چ کۆشکی سپی نەگەشتون بەوەی کە ئەم هێزە دەبێت لێ بدرێت لە ڕووی سەربازیەوە ئەم هێزە چۆن بەرەنگاری بێتەوە بۆ نمونە ئەو کاتێک کە فڕۆکەیەکی بێ فڕۆکەوانی ئەمریکی لەلایەن ئێرانەوە ئەخرێتە خوارەوە دۆناڵد ترامپ بەڵێ چەند دقیقەیەکی مابوو ئێمە لە ئێران بین یعنی خێرا پەشیمانە بێتەوە لەم بڕیارە بۆیە خەتەرێک هەیە لە ناوخۆی ئەمریکا دەیان ناوی نەنین خەتەر وشەیەکی تر بدۆزینەوە ترسێکیان ڕاڕایی تەوتەرێک تێنژنێک هەیە کە ئەگەر دۆناڵد ترامپ ئەم هێرشە بەکاربێنێ دژی ئێران ڕەنگە بۆ خولی ئایندا کورسی سەرۆکایەتی ئەمریکا مسۆگەر نکاتەوە بەڵام لە حاڵتێکی دیکەشدا ئێماوا بینین کە چەندین فیلم لەلایەن یۆڵێدەوە چەندین کتێبی ئوسامە بن لادن کە پێشتر شارڕابوونەوە یان بە نوعێکی ترە وەرئەگێڕێن گوایە ئەو تانەیە لە ئێران بدەن کە ئوسامە بن لادن ئێران ناردوێتی بۆ تەقانەوەی بورجی تیجاری عالەمی ئەم ئاماژانە پێمان ئەڵێن کە ئێران ئەمریکا لە لایەکی دیکەوە ئەوێ ڕێی ناوخۆی ئەمریکی ئامادە بکا بۆ لێدانی ئێران ئەمەش هەیە لە لایەکی دیکەوە بەڵام وەکو گەروی هورموز ئێستا ئێران کە چەند جار ڕەشەکە توانێت ڕێژەکانی بکات بەکردداری ئێستا هەڕشکانی کردو بەکردار لەسەر گەروی هورموز بۆچی ئێمە کرێ پرسیارەکە بەو نوع بکەین ئەمە یعنی کاتێکی گرنگێ بۆچی ئەمریکا و بەریتانیا سوورن لەسەر ئەوەی کە جەخت لەسەر مەسەلەی گەروی هورموز ئەکەنەوە گەروی هورموز هەر ئەوە نییە کە وەکووتمان 40% کاڵای بازرگانی بە 40% وزەی ئەم ناوچەی پیاتێ پەڕەبێت هەر ئەوە نییە کە 6 خولەک جارێک کەشتێکی نەوتی پیاتێ پەڕ ئەبێت هەر ئەوە نییە کە کۆمەڵێک دۆستی گەورەی ئەمریکا لەو ناوچەیە گەروی هورموز گەرویەکە کە 98% وزەی یان نەوتی سعودی بەم گەرویە ڕوە لە عێراق بەڵێ لە سعود لە عێراقیش ئێستا کە پلان هەیە 6 ملیۆن بەرمیل نەوت هەناردە بکرێت لە کێوە هەناردەیەکە نەگەر گەروی هورموز نەبێ بۆیە ترسەکەوتە سەر مەسەلەی تەزدیری بە هەم کۆیتیش بامان شێوە بەڵام یەک لەحزەیەکی دیکە گرنگە ئەوش ئەوەیە کە زۆر جار چاودێرانی نێودوڵەتی یان بەحسەکان لە تینگتانکەکان ئاماژە بۆ دەکەن ئەم شەڕە لە ڕاستیدا شەڕی ئەمریکانیە لەگەڵ ئێراندا بەڵکو شەڕێکە شەڕی سعودیە لەگەڵ ئێراندا دەوڵەمەندەکانی خەلیج خود میرەکانی خەلیج بە پێدانی بەرتیل بە دۆناڵد ترامپ و بە ئیدارەی ئەمریکی و بە لۆبی ئیسرائیلی ئانێ ئەم شەڕە بکەن بە شەڕی ئەمریکا و ئێرانە ڕاستیە شەڕی سعودیە و ئیسرائیلە لەگەڵ ئێراندا نەک ئەمریکا بەڵام لە لایەکی دیکەش ئەم بۆچوونە پێچەوانەیە چونکە ساڵی 2010 تەنها نێت پرۆفیت ڕەبحی صافی شەریکەی ئارامکۆ کە شەریکەیەکی ئەمریکی سعودیە ساڵی 33 وەکو شەریکێکی دوولا دامەزراوە تەنها نێتی ئەمە تەنها قازانجی پەتی یەک شەریکەی نەوتی 111 ملیار دلار بووە واتە 111 ملیار دلار بەرژەوەندی لە یەک شەریکەی نەوتیدا لە نێوان سعودی و ئەمریکادا هەیە ئەی چەند لە فرۆشی چەکدا هەیە ئەی چەند لە کۆمپانیەکانی دیکەدا هەیە گەرم وڵای بەرز کاک ئاریام گەرم وڵای بەرز سەبارەت بە حکوومەتی بەریتانیا و باز دەکە کە کۆمەڵێک بژاردە تاوت توێ دەکات دوایی دەست بەسەراگرین کەشتیە نەوتیەکە هیچ بژاردەیەک لە ئارادا سەبارەت بەکشانەوە لە ڕێکەوتنامەی ئەتۆمی یاخوتار بژاردەیەکی تر تاکوێ ساڵوێستێکی ڕوون لە بەریتانیا و نابینرێت لەو بارەیەوە بەڵێ بەڕاستی کاتێک ئێمە سەرباسی ئێران یا باسی ناوچەکەیان سیاسەتی دەروی بەریتانیا لەواچێ بڵێن نەخراپترین کاتێکەوە بەریتانیا تێاتی ئێستا من و بەڕێزە قساکەین سەرۆکوەزیرانێکمان هەیە کە
سبەی یان دوو سبەی دوا ڕۆژێتی لە کارکردنیا وەکو سەرۆکوەزیران بۆ چاوەڕێکین کەوا سەرۆکوەزیرانی تازەمانەوێت کە ڕۆژی چوارشەممە دەست بەکار بێت ئەلبەتە ئەو سیاسەتی کەوا پێشتر ئەم ڕێوزەرا ترێزەمەی بەکارهێناوە ئەلبەتە تا حدێکی زۆر لەواچە بڵێم کاریگەریی وای نەبووە بەریتانیا خۆشی لە چەند لایەنێکەوە کێشەکان تقریبان مەشغوڵیەتێکە مەشغوڵی کردووە یەکێک لەوانە مۆزوعی سەرۆکوەزیرانی تازەیەکەوە وەکوتم لەم هەفتەیە دەست بەکارەوێت کێشەی سەرێکیتر لە بەریتانیا هاتن دەروی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا یەکێک لە قەزەکانی کەژرەوەیە هەتا ئەو شێوازی هەڵسوکەوتی دۆناڵد ترامپ هەرچەنە تا چۆنەڵی بەڕێژەیەکی زۆر پەیوەندیکی تایبەت یان تایبەتمەند لە نێوان بەریتانیا و ئەمریکایە هەیە بەڵام هەندێک لە تویتەکانی دۆناڵد ترامپ زۆر جار لەناو بەریتانیا شاتوانێت کێشە دروست بکات لەوێ کاگاریان بۆ نمونە مەسەلەن ئەو کێشەیەک تویتێکی سەبارەت بە چەند کۆنگرس خاتوونی کۆنگرس وومەن لە ئەمریکا سەبارەت بەوەیکەوە گوشەیەکی ڕیسزمانە بەکارێنێ کە پێیان ئەڵێ بگەڕێنەوە بۆ جێگای کە لێوە هاتوون ئەمەش کاریگەریە بێت لەسەر سیاسەتی وڵات چکە بێمە مناقەشە لێرە کە بوو بە مناقەشە سیاسیەکانی بێت لەسەر ئەم تویتانە قسانی دۆناڵد ترامپ قسەیان هەبێت و زۆر زەحمەتەکەوە سیاسیکی بەریتانی بتوانێت بە ئاشکرا پشتگیری و تویتەی دۆناڵد ترامپ کا بۆ شێوازی کەوا داوا لە هەڵگری ڕەگەزنامەیەکی ئەمریکی یان لە کۆنگرس بوومانێکەوە لە ئەمریکا لەدایک وە پێی بڵێ بە شێوازێکی ڕیسزمی ئۆنسوری کەواتۆ بگەڕێەوە بۆ جێگای کە لێوە هاتووی لەبەرەوە تا حدێکی زۆرم کێشەیە دروست کردەوە بەڵام بەریتانیا لێرە خۆی بە تەنها یانی ئێستا ئێمە لە زەمانێکای نەتوانین بڵێن کە زەمەنی شەڕکردنی تاکە وڵات لەگەڵ وڵاتە نییە نە ئەمریکا نە بەریتانیا نە وڵاتەکانی کە هیچیان بە نیازنینکەوە بە تاگلایەنە بڕۆن شەڕ لەگەڵ ئێران هەتا لەگەڵ بچووکترین وڵاتی جیهانی شەڕ بکەن تاگلایەنە ئێستا سەردەمی هاوپەیمانی دروستکردنە سەردەمی ئەوەیەکەوە بەرە دروستکەی سەردەمی ئەوەیەکەوە خەڵکەکانی خۆت بە دوای و ئامانجی کاتەوەی پێکی خەڵکەکەت بە دوای خۆتا ڕاکێشی بەریتانیا لەبەر کەشتیەکەوا تا ئێستا کەسێک خوێنی لوتی بەرنەبووە ناچێت وڵاتی خۆی لەگەڵ ئێران بەڵێ پێ دوایە تا ئەوەی کە سەرۆکوەزیرانی نوێ کە پێشبینی دەکە کامیان بێت بە سەرۆکوەزیرانی نوێ بەریتانیا پێ دوایە تا و کاتە یەکلا نابێتەوە بەریتانیا چی هەڵوێستێک دەبێت هیچ ساڵێکی شەیە بۆ کشانەوە لە ڕێکەوتنامەیە تۆمی چووکە تاکەسا بەریتانیا و فەڕەنسا و کۆمەڵی وڵاتی ئەوروپی سەر ڕێکشانەوەی ئەمریکا پشتگیری لە مانەوە لە ڕێکەوتنامە لەگەڵ ئێران دەکەن وەکو ئەوی پێشبینی کرێ بۆریس جۆنسن احتیمالی بردنەوەی وەکو سەرۆکوەزیران زۆرە بەڵام وەکو بۆ چوونەکان ئەلبەتە لەم کاتەیە کە من بەڕێزیش قساکەین جەرمی هانتەوی تریانکەوە ڕکابەری بۆریس جۆنسنە و خۆی لەم لەحزەیە خۆی وەزیری خارجی بەریتانیا هەندێک قسەی کرد سەبارەت بە کەشتێکە و باسی لەوەی کردکەوە ئێران یاسای نێودەوڵەتی پێشێلەکە ئێمە کەشتی ئێمە نەچۆتە ناوخاکی ئێرانەوە و بەم شێوازە ئەلبەتە ئێرانیش بە هەمان شێواز باز لە کەشتێکی کردکەوە لە جەبەل تاریقا گیرە ئێستا بەریتانیا لەگەڵ ئەڵمانیا و فەڕەنسا لە مناقەشایە لەبەرەوەی لە گفتوگوایە بۆی پشتگیری بکەن چکە ئەو کەشتێکەوە کە دەستی بەسەراگرتووە لە نزیک جەبەل تاریق بە پێی یاسای یەکێتی ئەوروپا بووە ئەلبەتە یاسای سزاکانی سەر سووریایە ئەمە لەلایەکەوە لەلایەکی کەشەوە بەریتانیا بەڕاستی لە ساتێکایە کە ناوێت دڵی دۆناڵد ترامپ و هەروە کۆماریەکان یان دەسەڵاتدارانی ئەمریکا لە خۆیان عاجزکەن لەبەرەوەی لە کاتێکی زۆر حەساسن پێویستیان بە ڕێکەوتنامەیەکی بازرگانی کراوەی بەرژەوەندی خوازی باش هەیە کە بتوانێت کە ئەگەر لە یەکێتی ئەوروپا جیابنەوە ئەو پەیماننامەیانە و ڕێکەوتنە لەگەڵ ئەمریکای بەسن بتوانێت جێگای یەکێتی ئەوروپایان بۆ بگرێتەوە لەبەرەوە حاڵەتێکی خەجوولی یان بە شێوازێکی شەرمنانە هەندێک جار هەم بەرامبەر بە دۆناڵد ترامپ وەستن و هەم تۆزە شەرمنانەش لە سیاسەتی دەورەیە لەم لەحزەی کە باسەکەین ئەلبەتە هەڵسوکەوتەکەن بریتانیا وڵاتێکە لە ئەنجومەنی یاساییش ئەلبەتە لەواچێ لە ئایندەیەکی نزیکا بیانەوێت لە ئەنجومەنی یاساییش بە یارمەتی رووسیا و سین کە ئەگەر بتوانن بیان هێنە ناو باسەکەەوە بۆ مەسەلەی گەروی هۆرمز لەواچێ هیچێکە لەوە احتیمالاتانە کەەوە ئەسڵ هێزێکی نێودەوتەوەی دەریایی لەوێ دروست بێ بۆی کەوا ئێران نتوانێت هەڕەشە لە کەشتی بەرەوە ئاوە دەریایەکان سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. چاڤیلاند. ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت، وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێک دەسڵاتە نەبێت بینێرانی بەڕێز کاک بەهۆز بکەم لای بەڕێز سەبارەت بە ڕۆڵی بەریتانیا پێ دوایە سەربەخۆیانە مامەڵە دەکات لە مەسلەی گەمارۆکانی سەرێران یاخود مەسەلەن وابەستی مەسەلەن بڕیاری ئەمریکای خاوەن بڕیارێکی سەربەخۆی خۆیەتی. بەریتانیا یەکێکە لەو 5 وڵاتی کە ئەندامی هەمیشەیە لە ئەنجومەنی ئاسایش و ئەمریکاش خۆتە زانی هەر شتێکی ویست بێ لە دوایی جەنگی جیهانی دووەمەوە کە نەتەوەی گرتوەکان دامەزراوە لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشەوە تێپەڕاندووە. ئێمە ئیشکالێک ئەم ڕێگوڕیشەی ئەم کێشانە چه بەریتانیا و چه ئەمریکا و چە ململانیانی لەگەڵ ئێرانایە بە بڕای من ئەگەڕێتەوە بۆ دوای جەنگی جیهانی دووەم کاتێکە نەتەوەی گرتوەکان دروستە بێ لە دیباجەکان وسراوە تومینتنی ئینتەرناشنال پیس ئۆف سەکیورتی بۆ پاراستنی ئاسایش و ئارامی ئەم جیهانە. بەڵام لە دوای 1945 تاوەکو ئێستا نزیکە 17 جار جەنگی جۆراوجۆر ڕوویداوە. فەڕەنسا چەندین جار بەشداری لە تەدەخولاتی کردو لە باکووری ئەفریقاولەوە، ئەمریکا چەندین جار و بەریتانیا چەندین جار بەشداری لە شەڕا کردووە. ساڵی 56 کە فەڕەنسا و بەریتانیا کە گرن تەدەخول لە مەسەلەی نۆکەندی سوێس بکەن، بەڵام شکستێنن بەرامبەر لەگەڵ ئیسرائیلە بەهۆی ئەوەی کە ئەمریکایان لەگەڵا بەشداری نییە. لێرەوە ئیتر ئیمپریالیزم ئەم دەمامکەی ئەکەوێ، یعنی ئەم دەمامکەی ئەکەوێ. بۆیە ئەبێنین دواتر ڕخنە لە ڕواندا کێشەی ئینسانیە لە غانا، لە نەیجیریا، لە یەمەن لە دوای ساڵی 2011 پێشتر کە ساڵی 2001 سێپتەمبەر ڕووەدا. هەموو ئەمانە وەکو چۆمسکی ناوی ئەناد بەرئەنجامی ئەم ڕووداوە نیکە کارەساتی مرۆیان لێکەوتەوە کە چۆمسکی نایەنا چەک و شۆشاندن. بەرەنجامی چەک و شۆنجاندنی بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکایە لەم ناوچانەی باکووری ئەفریقا و ڕۆژهڵاتی ناوەڕاستدا. بۆ ئێرانیش لێرەدا خاوەنی ئارگۆمنتێکی بەهێزە لەوەی کە ئەم وڵاتانە لە 100 ساڵی ڕابردووە وەکو ئیمپریالیزم یاخود وەکو داگیرکارنیان توانیوە نەجاحات بێنن لە بڵاو پێکردنی دیموکراسی و مافەکانی مرۆڤ و ئەمانەدا. یعنی ئەمە ئیشکالێکی هەرە گرنگی ئەوەیە کە پرسیارە جارێکی ترەکەوتە سەر کەسەتی خۆراوە. ئەکرێ ئێمە بەریتانیا ناو بنین پیاوێکی پیر چۆن لە
سەدەی 19 و ناوەڕاستی سەدەی 19 بەدواوە بەدەوڵەتی عوسمانیانە گوت پیاوە نەخۆشەکە ئەکرێ ئێمە ئێستا بەریتانیا ناونین پیاوێکی پیر ئێمە بەریتانیامان بینیوە خوێندووەتەوە مێژوو لە سەدەی 19دا بەریتانیا چ یعنی هەتا لە پەیوەندێنە دەوڵەتەکانیشدا ئەمان خوێند کە بەریتانیا جیاوازی ئیمپریالیزم یاخود داگیرکاری بەریتانیا زۆر جیاوازتر بوون لە ئیمپراتۆریەتی هۆڵندی و ئیسپانی و دواترین ئەم ئیمپراتۆریەتی ئەمریکا ئەنی بەریتانیا خاوەنی ئێستەعمارێکی ئەجگار بەهێز بۆ ئینگلیز ئیستەش بە هەمان شێوە ئێستەش لە بۆرسەی لەندەن لە ڕووی ئابووریەوە سیاسەتی دەرەکی بەریتانیا سیستەمی تعلیمی بەریتانیا ژێرخانی ئابووری ژێرخانی مێژووی فکری معریفی بەریتانیا هەر بەهێزە بەڵام بۆ ئەم سەردەما ئەو بەریتانیایە گوزەشکە جارێکی تر لە ئاوەکانی خەلیجا وەکو سەردەمی ناسرەدین شا لە ساڵی 1956 و سەردەمی قاجارەکان بتوانێت رووسیاش ئیجبارکە بەوەی کە ئێران ناوچەیەکی خۆی بداتێ و ئێرانیش ئیجبارکە ناوچەی خەلیجی پێشکەش بکات پێشکەش بە بەریتانیا بکات ئەو ینی ئەو بەریتانیا و بەریتانیانی ئێمە بەریتانیامان لە قۆناغی دیکەش دابینیەوە لە مەسەلەی قوبرسا لە دوای ساڵی 1970 بەریتانیا نەیتوانی بەرگە بەو جەنگە بکرێکە لە 1970 بەدواوە و جەنگە لە قوبرسا گرتە بۆیە ئێستا بەریتانیا وەکو کاکەش فەرمووی لەم حاڵەتەیە چ کێشەی ناوە نێوخۆیی گەورەی هەیە کێشەی میگرێشنی هەیە کێشەی دنیای کۆچبەری هەیە دنیا ئێستا هەستەکەی بەرەو کێشەی ئایدنتیتی بەرەو کێشەی ناسنامە ئەڕوا بەریتانیا ئێستا لە قۆناغی بەرگریکردن لە خۆیدایە نەک لە قۆناغی هێرشکردنە بەرگریکردنێکە ئەوە تا مەسەلەی برێکزت 2 ساڵە بووە بە تۆپکی کێجگار گرنگ لە یەکێتی ئەوروپایە بەریتانیا دەوێت لە یەکێتی ئەوروپا جیابێتەوە ئەمەش لە ڕووی ئابووری و زەرریشی گەورەی پێ ئەگەێنێت ڕەنگە مەجال نەبێت لە بەرنامەکە باسیکەین بۆیە ئێستا بەریتانیا سازتر سەرقاڵە بە کێشە نێوخۆیەکانی خۆیەوە باش بەس پێشتر باسی وت کرد کە هەندێکیان پیان وایە ئەمە شەڕی سعودیە و ئێرانە شەڕە ڕاستەقینێکە لە چ ڕوانگەیەکەوە بۆ نمونە لەو ڕوانگەی کە لە ساڵی 1970 من هەر لە سەرای بەرنامەکەش باسمان بە خێرایی باسمان لە 500 ساڵی پەیوەندی نێوان ئینگلیز و ئێرانی کۆن کرد ئێرانی سەردەمی سەفەویش کرد بەڵام لە ساڵی 1970 بەدواوە خۆی پێش 1970 فریتریگەر یعنی شمشێری سیانی هەبوو پەیوەندی زێجگار بەهێز لە نێوان ئێران و تورکیا و ئیسرائیلە هەبووە یعنی لە هەرە بەهێزە پەیوەندیەکان پەیوەندی نێوان ئیسرائیل و ئێران بۆ پێش ساڵی 1970 بەڵام کاتێکە مەلاکان یاخود شۆڕشی ئیسلامی سەرکەوتووە بێ لە ئێراندا 1970 ئیتر ئیسرائیل لەبێ بە دژمنی هەرە یەکەمی ئێران لە لیستی پەیوەندیەکانی ئێران و پەیوەندی دەرەکیەکانی ئێراندا بە هەمان شێوە سعودیەش و بە هەمان شێوە پەیوەندیەکانی لەگەڵ عێراق جەنگی ئێران عێراق گۆڕێ و ئەمە ڕیشەی ئەم پەیوەندیەیە بۆیە بەنسبەت ئیسرائیلەوە ئاسایشی ئیسرائیل بریتە لە پاراستنی ئاسایشیانی ئیسرائیل بریتە لە دوورخستنەوەی هەڕەشەکانی ئێران و بۆ نسبەت ئێرانیشەوە بە هەمان شێوە بە نسبەت سعودیەوە باسمان کرد ئێران و سعودیە خاڵێکی زۆر گرنگەیە ئەمە لێرە نابێت لە بیرمان بچێت ئێران زلێزێکی گەورەی ئیقلیمیە ئەمریکا زلێزێکی نێودەوڵەتیە دەلالەتە لە ئیمپراتۆریەتی کێجگار گەورەی ئابووری تەکنەلۆژی عەسکەری بەڵام بە هەمان شێوە ئێرانیش دەلالەتە لە زلهێزێکی ناوچەیی کە باسمان کرد بەڵام خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئێمە نابێت لەم بەرنامەیە لە بیری بکەین ئەوش ئەوەیە کە ئێران تورکیا نییە ئێران سعودیە نییە و ئێران عێراق نییە ئێران هیچ وڵاتێکی دیکەی سونی نییە بۆ لەبەرەوەی ئێران تاکە مەرجعی 60 بۆ 70 ملیۆن شیعێ لەم دنیاەدا ئەتوانین بڵین مەرجعی هەموو شیعێ ئەم دنیای بریتێ لە ئێران بەڵام مەرجعی سنەی ئەم دنیاە بریتی نییە لە تورکیا بە تاقیتەنها بریتی نییە لە قەتەر و بریتی نییە لە سعودیە بە تاقیتەنها تەنانەت سونەکان لە عێراقا لە ویلاتما وادی ڕافیدەینەکە لە هاتنی پەیامبەری ئیسلام درودی خوای لێ بێت و کۆم دوایش حکمیان دەکرد ئێستا سونە لە عێراقا دەیان کوتلەن دەیان ئەوەن بەڵام ئێران موگناتیزێکە کە هەموو شیعێ ئەم دنیاە ڕائەکێشە بەرەو خۆی و تاکە قسەکەری شیعە لە دنیادا لە ڕووی ئایدۆلۆژی و بریتێ لە ئێران بۆیە کاتێک کاتۆ دەستکاری ئەم سیستەمە دەکەی لە ڕووی ئایدۆلۆژیەوە دەبێت خەمێکش لەوە بخۆی خاڵێکی یەجگار گرنگ بریتێ لەوەی کە ئێمە درکمان پێ کردووە لە مەراکزی بڕیاری ئەمریکی و ئیسرائیلیدا ئەوەیە کە نە ئیسرائیل و نە ئەمریکا نایەنەوێ سیستەمی ئێرانی بگۆڕن وەکو ڕژێم و سیستەمەکە بگۆڕن و ئەلف لابن و با بێتە شوێنی نەخێت ئەیانوێ سلوکی سیاسی مامەڵەی سیاسی مێنتاڵێتێتی سیاسی لە ئێرانە بگۆڕن ئەو شێوازە لە سیاستکردنی ئێرانی گۆڕیەوە بۆ گەماروێنە ئەوەی کە ئێمە دەیبینین ئێران ئێستا لە حاڵەتی هێرشکردنایە و حاڵەتێکە کە تەسەور ناکرا پێشووتر کە ئێران بەم شێوەیە لە مەجای ئەوەدا بێت کە هێرش بکات ینی لە حاڵەتی هێرشکردندا بۆ نمونە ئەگەر تابعە بکەین لە ساڵی 2013 کە
بەرەک ئۆباما ئەو کاتێک کە بۆ یەکەم جار باسییان لە ڕێکەوتنامەی ئەتۆمی کرد و لە عراقدا یۆرانیۆم نەپیتێنرێت و ئاوی قورس عراقە و شوێنەیە کە ئاوی قورسی تای نەکرێت لە مەسەلە یۆرانیۆمە لەو کاتانەیە کە ئێرانیەکان هێرشێکیانە کردە سەر بەرژەوندەکانی ئەمریکا یان هەر ناوچەیەکی تر لە خەلیجا ئەو کاتە لە ڕووی ئەسکەریەوە ئێران کردەیەکێ کرد بۆ نمونەگەر ناوی بنین کەتنێکێ کرد لایەنە دیبلۆماسیەکە لە ئێران بۆی دابۆشی و پۆزیشنایەوە بەڵام ئێستا بینین لە ڕووی ئەسکەریشەوە فڕۆکەی بە فڕۆکان بەرێنەوە لە ڕوو وەزارەتی خارجی ئێران تەحەداشەکات و فعلەن هاوڕان لەسەر و دۆناڵد ترامپیش وتی ئێمەش فڕۆکەیەکیەوەمان خسۆتە خوارەوە ئێمە پرسیارمان لەسەر کەسێتی ئەمریکایە کەسێتی وڵاتێکە کە 90% بازاری ئابووری ئەم جیهانە پەیوەستە بە دۆلارەوە ئەمە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە بەمانشەوە لە ڕووی لایەنەکانی دیکە دەکەم کاگەریام گەرم و لای بەڕێز سەبارەت بە مەسلەی ئەمریکا بە مامەڵەکردنی لەگەڵ کەشتیە بەریتانیەکە یعنی ئەمڕۆ وەزیری دەرەوە باسی لەوە کردبوو کە دەبێت بەریتانیا خۆی کەشتەکان بپارێزێ ئەوان ناسن ناو بابەتەکەوە پێ دوایە هۆکاری چێکەوان هەڵوێستێکی ڕوون و ڕاشکاویان یاخود هەیە لەبارەی کەشتی نەوتێکەوە بۆچوونی من تێنەگەشتنێک هەیە لە قسەکانی پۆمپۆ لەبەرەوەی کەەوە هەر دوێنێ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا باسی لەوە کردەوە ئێمە سەر ڕێکەوتنێکمان لەگەڵ بەریتانیا ئەچەنەم ڕێکەوتنێکی نووسراونیە بەڵام ڕێکەوتنێکمان لە نێوانیەک هەیە کە دوو نزیکترین هاوپەیمانن بەیەکەوە لەبەرەوە قسەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا زیاتر لەوەوە سەرچاواگرەیە کە بۆ نمونە ئێمە وەکو ئەمریکا ناتوانین لە دوای هەر کەشتێکی بەریتانی لەناو ئاوەکانی نێودەوڵەتیە لە هەر جێگایەکە بە ئێمە بچین پارێزگاری لەم کەشتیە بەریتانیا بکەین کە هەڵگری ئاڵای کەشتی بەریتانیا مەبەستەکە لێرایە کەوا بەریتانیا خۆی خاوەنی هێزێکی دەریایی زۆر گەورەیە کە کەم وڵات هەیە ئەسڵەن هێزی دەریایی بەریتانیا هەیە بێت توانەیەوەیەکەوە بەرگری لە خۆی بکە ئەڵبەتە ئێمە بێ وشەی بەرگری لەگەڵ هێرشکردن جیاکەینەوە بەرگری بریتە لەوەی کەوا نەگەوەی کە ئەو کەشتێک کە ئێران گرتوێتی کەشتەکانی کە کەوا تووشی هەمان کێشە نەبنەوە کەشتێکیان لە ڕێگای زەختەوە لە ڕێگایکی ئابلوقەوە لە ڕێگای دیپلۆماسیەوە لە ڕێگای بگۆڕینەوە ینی بگۆڕینەوەی کەشتەکان لەواچە هیچ عیبەیەکی تیانە بێ بۆ وڵاتان پێ دوایە کاگاریان بەرەوە بڕۆین ئەو کەشتی کە لە جەبەر تاریق حکوومەتی خۆبەڕێوەبەری کە سەر بەریتانیا لە ئێرانی دەستی بەسەرگیراوە بەم کەشتە بگۆڕێتەوە کە ئێران مەسەڵەن دەستی بەسەراگرتەوە ئەمە ئەگەرە ینی هەموو ئەگەرێک کراوەیە کاتێکەوە بازی دیپلۆماسیەت و سیاست دەکەین هەموو ئەگەرەکان کراوە زۆر زۆر ئاساییە کە بۆ نمونە مەسەلەن بەریتانیا پێشەوە بەهانەیەک بدۆزێتەوە بۆ نمونە کە بڵێ لە دوای لێکۆڵینەوەمان ئەم کەشتێکەوە نەوتی ئێرانی پێ بۆ سووریا ناڕۆژیان نەخێرگەماڕۆی سەر سووریای پێشێل نەکردو ئێمە ئازادمان کرد ئێرانیش لە لای خۆی ئەوە ئازادکە بەڵام کێشەکان لێرە کێشەی ئەم دوو کەشتی نییە کێشەکان لێرە زیاتر بند و کەشتیە زەق کراوەتەوە کێشەکان لێرایە ئەوەی کەوا هەیە ئێران ئەو دەسەڵاتی کەوا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە کەوا ئەیەوێت بیسەپێنێ بەسەر ناوچەکەیە ئەمە بۆ چوونی بەریتانیا و ئەوروپا وە دەرە کاگاریان تا ئێستا مەسەرەن ئەمریکا و بەریتانیا ئەوانە توانیویانە دەسەڵاتەکانی ئێران بە ئەو گەمارویانە بڵین سنوردار بکەن لە خۆڕاتی ناوەڕاست کە بەڵێز دەڵێ ئێمە کێشەی بەریتانیا بەدڵنیاییەوە کردویانە ئێوە بەڕێستان زۆر زۆر لە من لە سنوورەکانی ئێرانەوە وەروەها لە کۆماری ئیسلامی و نزیکن ئایا ئابووری کۆماری ئیسلامی ئێستا هەمانە و ئابووریەکەەوە 2 ساڵ لەمە پێش هەیە بووە بەدڵنیاییەوە نەخێر هەر خۆتان لە سلێمانیا ئێستا دەتوانن بەراوندێ لە نێوان تمەنی ئێرانی ئێستا 2 ساڵ لەمە پێشاکەن بەدڵنیاییەوە زانکەوا کێشەی هەیە ئێرانیش کەوێتە حاڵەتی ئەوەی بۆ نمونە لەواچێ لێدانی کەشتیەک لە گەروی هورمزە بە شێوازێ لە یەکی بداتەوە کە بڵێ لەگەر لێدانی هەر کەشتێکە لەگەر هەر کێشەیەکە ئێمە دروستیەکەی هەر بەرمیلێنەوە لەواچە 30 دلار بچێتە زەرەوە بەڵام لێرە ئێران لەم یاریەیە ئیدۆڕێنێکەوە هەرچی کێشە دروستەکە لەو جێگایان نرخینەوە بەرز نابێتەوە ئەم بەرز نەبوونەوەی نرخینەوەی کردوکەوە کێشەکانی ئێران زیاتر بێت لەلایەکەوە زۆر بە کەمی نەوتی پێ بۆ ئەفرۆشرێ و لەلایەکەوە ئەو نەوتەشی کە زۆر بە کەمی پێ ئەفرۆشێ نرخەکەی ئەوە نەهەرزانێکە لەواچێ بەشی ئەو ویستانی ئێران نەکاتە ئەوەی کەوا مەسەلەن ئەو پاوانخوازیە یا بۆ نمونە ئەو قوڵایی استراتیژی کەوا ئێران بۆ ئێران خۆی دروست کردووە کە ئەگاتە لوبنان لەم سەرەوەگاتە یەمەن لەو سەرەوەگاتە پاکستان و ئەفغانستان ئەم قوڵای استراتیژی لەواچێ پێ نەپارێزێت بەو پارێ و بۆ بودجەی کەوا هەیەی پێ دوای ئێستا کەوتۆتە مەترسیە و قوڵای استراتیژیە ببوورە تێنەگەشتن پێ دوای ئەو قوڵای استراتیژی کە بەڕێزت باسی دەکەی ئێستا کەوتۆتە مەترسیەوە
بەدڵ لە مەترسیایە لە بەروی هەڕەشەکان بەرامبەر بە ئێران لە یەک لایەوە نییە ینی ئێستا تەماشاکەی تۆ حکوومەتێکت لە پاکستانە نییەکەوە دۆستی ئێران بێ حکوومەتێکە لە ئەفغانستانە نییەکە دۆستی ئێران بێ لە ئازەربایجان و تورکمەنستان کەوا باکووریەتی بە هەمان شێوازە لەگەڵ تورکیایە ئەو پەیوەندیە باشە نییە لەگەڵ وڵاتەکانی کەنداوە ئێمە ئازانی کە ئەو پەیوەندیە بۆ شێوازە نیە ئەوەی کەوا هەیە زۆر نزیک بێ پەیوەندیەکە لەگەڵ عێراق البەتە عێراقی جەسە بەو دەسەڵات و بەو سوڵتەیە کەوا ئەمریکا توانای هەیەکەوە بەرژەوەندەکانی خۆی لە عێراقا بپارێزێ قوڵایی استراتیژی ئێرانەکەەوە مەسەلەن ئەمریکا و بریتانیای تیا بریت ئێران لە قوڵایی استراتیژی ئەمریکایان نییە ئێران لە قوڵایی استراتیژی بریتانیای نییە و ئەمانە لەناو قوڵایی استراتیژی و لەناو ئەو چواردەوەری ئێرانان کەەوە زیاتر چواردەورەکەیان بۆ تەنگ کردوەوە و هەناسەدانی ناڕەحەتتر کردو ینی تقریبا نەبێ ئەمە بەم شێوازە لێیشی بینەوە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا وڵاتانێکی دیموکراسین پێویستیان بە کات و زەمنێکی زۆرە بۆی کە بتوانن خەڵکانی خۆیان دەنگدەرانی خۆیان بە دوای خۆیانە بۆ ئامانجێ ڕاکێشن کەم ئامانجە 5 ساڵ بۆ 10 ساڵیکە بپێچێت ئەگەر بۆ شەڕێ عێراق ساڵی 90 لە سەدام درراوە ساڵی 2003 سەدام کەوتووە ینی باز لە 13 ساڵەکەی ئامادەکرا تا کەوتن سپاس دەکەم کاک بەرۆسکاتمان زۆر کەماوە بە سپارەت بە و توێش پێ دوایە و توێش لە نێوان ئەمریکا و ئێران فەرمی دەستی پێ دەکە یاخود پێێت تۆ دوای هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا کە لە مانگی 11 ئەنجام درێت دەست پێ ناکات خۆی ئەبێ ئێمە پێشتر بپرسین و توێش لەسەر چی ئەوەی ئەو شەرت و شڕوتانەی کە خۆرئاوا بە گشتی وڵاتانی پێنجزایدن یەکەیان بوو ئەسڵی مەسەلەکە بریتی بوو لە چەکی یۆرانیۆم و پیتاندنی یۆرانیۆم لە ئێراندا کە ساڵی 2015 ڕێککەوتون لەگەڵی و بەڵام دۆناڵد ترامپ بەڵێ ئەمە قازانجێکی ئابووری گەورەی گەیاندووە بە ئێران ئەم ڕێککەوتنەوە هەڵیوەشاندەوە ئەمە یەک دووهەم ئێران سیاسەتی دەرەکی خۆی وادا ڕشتۆ لەم ناوچەیە کە دەستوەردان لە دەرەوەی خۆت لە دەرەوەی وڵاتەکەی خۆت بۆ ئەوی بەردەوام بتکا بە کارتی کە بەهێز لە دانوستاندا بۆ نمونە ئێمە ئێستا لەم ستۆ دوێن من بڕۆم دەست لە منتیقی حاجی ئاوا و لە منتیقی چەمچەماڵ وەر بدەم کە دەرەوەی سنووری منە بۆ ئەوەی بەردەوام بمکا بە کارتێکی بەهێزی دانوستان لەسەر مێزە و شتێک بەدەست بێنم ئەمە شەرتێکی گرنگە جەخاڵێکی دیکە کە لەم بەرنامەیە ئێستا ئێمە ئەستەکەم بە ئاماژەمان پێ نەکرد مەسەلەکە هەر نەود نییە بەڵکو بریتێ لە هێڵی غازی سروشتیش ئێستا غازەکەشی ڕاگیرەوە بەڵێ خۆی ئێستا رووسیا و ئێران یەکەم و دۆمی احتیاتی یەدەکی غازی سروشتین لە جیهانە رووسیا 24% یەدەکی غازی سروشتی گیان پێکەێنێ ئێرانش 18% غازی سروشتی گیان پێکەێنێ بەڵام لەکوێوە ئەم بۆ ڕێنێرن ئەویان بەپێی ئاژانسی وزەی جیهانی ئینتەرناشنال ئێنەرجی ئاژانسی لە ساڵی 2010 کە کۆتا راپۆرتێتی ساڵانە پێداویستی تا ساڵی 2024 ساڵانە پێداویستی جیهان تا نسبەتی ئیستیلاک بە غازی سروشتی 1.6% زیاد ئەکات جیهان زیاتر پێویستی بە 0.8% زیاتر پێویستیان بە مەسەلەی بە نەوت ئەبێ وەکو کاڵایەک بۆیە ئێستا غازی سروشتی کاڵایکی گرنگە بەڵام ئێران جیۆپۆلیتیکی داخراوی هەیە لە خەلیجەوە ئێمە باسمان کرد کە چۆن چۆنی ئەوەی دەکا ئێران زۆری محاولە کرد لە ساڵانی ڕابردووە لە ناوچەی باکووری هەرێمی کوردستانەوە بچێتە دەریایی ناوەڕاست بەڵام نە ئێران و نە تورکیا بە شێوەیەکی مطلقی نابێ هیچ ڕۆڵێکیان هەبێت لە سنووری دەریای ناوەڕاستە خۆی ئێستا لەسەر ئەم قوتوی ئەگەر ناوی بینین بلاک جاکەیان ئەم مێزی قمارە ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا قوتوویەکی دیکەیان کردوتەوە بۆ ئاسانبوونی یاریەکان لەژ بریتێ لە دەریای ناوەڕاست بریتێ لە سنووری مێدیترێنیەن ئەلەوێژ ڕیستە ئیسرائیل بۆ بە خاوەنی یەدەکێکی ئەجگار سروشتی گەورەی لە چێلگەی لێڤاسانە قوبرس لە بەرامبەری 34 کیلۆمەتر دوورە لە چێلگەی ئەفرۆدەیتا میسر بە هەمان شێوە لە چێلگەی تامرە ئەمانە غازی سروشتی و یەدەک و پێداویستی ئەوروپا و ئەمریکا دابین ئەکەن بۆیە ئەو پێداویستێ بە غازی سروشتی ئێرانیش کەمترە بێتەوە لە کۆتایی گفتوگۆ دەست پێ چکە ئێستا باز لە دۆخی خراپی ئابووری ئێران دەکرێت بۆنم باز لە کێشەی کورد و کێشە چەندەتەوەی تریژ لە ئێران دەکرێت پێ دوای ئاخیرەکەی گفتوگۆ دەست پێ بکە ئێران من حقەتەن یەک واقعی زۆر گرنگەیە ئەم جەنگە دەبێ هەر ڕوو بدات ئەمە بڕوای منە من پێم وایە دەبێ ئەم جەنگە هەر ڕوو بدات چونکە نابێت هێزێکی دیکە هەبێت لە سنووری خەلیجی عەرەبیە کە بەریتانیا و ئەمریکا چۆنەڵێ قەڵس بن پێی و هەڕەشە بێت لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا و بەریتانیا بۆیە ئەم جەنگە هەر دەبێت ڕوو بدات بەڵام کەیە نازانم بەڵێ کاک ئاریان زۆر بە کورتی بەرز پێ دوایە گرژی سەربازی دروست دەبێت بە کورتی بێ سپاس دەکەم
ئەگەر دروستیش بێت زۆر بە کەمی لەواسێ لە ناوچەیەکی جێگایە پێکانی هەدەفێک لێرەیان لەوێ بەڵام وەکو جەنگێکی سەرتاسەری بە نزیکانە من لەو باوەڕێیانی منفێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان ئاریان تاوەگۆزی ماستەر لە یاسا و دیبلۆماسەتی نێودوڵەتی کە لە بەریتانیا و لەگەڵمان بووی، هەروەها بەهرۆز جەعفەر بەڕێوەبەری پەیمانگەی مێدیرتریانە بۆ توێژینەوەی هەرێمایەتی لە ستۆدیۆی سەرگی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس باوکارانم خواتانەوە.